حملانەی سەختی عێراق بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ دەست پێ دەکات و ناکۆکیەکان قوڵتر دەبنەوە. دوو هاوسەری کورد هاوکاری ئەحمەد شەرعن بۆ ئەوەی لە سزا گەورەکەی ئەمریکا دەربازی بکەن. پارتی و یەکێتی لەبارەی چارەنووسی حکوومەتی هەرێم بڕیار دەدەن. لایەنە براوەکانی عێراق دەست بە جوڵا بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ دەکەن. سوودانی یەکەمە و چاوی لەوەیە پۆستەکەی بۆ خولێکی دیکە مۆسۆگەر بکات. بەڵام بە قسەی مالیکی ئەوەی بەتەما بێ بەهۆی زۆری کورسی پۆستی سەرۆک وەزیران بەدەست بهێنێت لا خەیاڵدا دەچی. سوودانی چاوی لەوەیە کەسێک لە چوارچێوەی هەماهەنگی نزیک لە خۆی پۆستەکە وەربگرێت. هەرچی ئەمریکا لە ڕێی دانانی نوێنەرێک بۆ کاروباری عێراق دەیەوێت ڕێگالەوە بگرێ لایەنەکانی نزیک لە ئێران ڕۆڵیان لە دیزاینکردنی حکوومەتی ئایندەی عێراق بێت. هەریەک لە تارق نعیمۆ و یاسەمین نیعمۆ کە هاوسەری یەکترن و لە دامەزراوەیەکی لێکۆڵینەوەی ئەمریکی کار دەکەن خەڵکی قامیشلۆی ڕۆژاوای کوردستانن. ڕۆڵی سەرچیان جێرا بۆ ئاساییکردنەوەی گفتوگۆ لە نێوان حکوومەتی نوێی سووریا و کۆنگرێسی ئەمریکا بە تایبەتیش ئەو دیدارەی لە نێوان ئەحمەد شەرع و برایان ماس سەرۆکی لیژنەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوە چوو. دیدارەکە هەنگاوێکی هەرێنی بووە بۆ دەرهێنانی سووریا لەژێر سزای یاسای قەیسەر کە ڕێگری دەکات کۆمپانیا ئەمریکیەکان بۆ کارکردن بچنە سووریا. دوای کۆتایی هاتنی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پارتی و یەکێتی گفتوگۆکانیان بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم دەست پێ دەکەنەوە. عەلی حوسێن بەرپرسی ڕێخستنی پارتی لە سلێمانی لەم بارەوە ڕایگەیاند لەسەر دابەشکردنی زۆرینەی پۆستەکان لەگەڵ یەکێتی ڕێککەوتوین و بەم زوانە دانوستان دەست پێ دەکەینەوە. جێی باسا بەهۆی داواکردنی پۆستی وەزارەتی ناوخۆ لەلایەن یەکێتی ڕازی نەبوونی پارتی بە پێدانی ئەو پۆستە تاوەکو ئێستا ئەم دوولایەنە داوای تێپەڕبوونی نزیکەی ساڵێک حکوومەتی هەرێمیان پێک نەهێناوە.